لەگەڵ میوانەکەم گفتوگوی زیاتر دەکەم لەبارەی سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکایەتیەکانی عێراق و هەروەها لایەنە سیاسیەکان لە عێراق. بەڕێز محەممەد حەسەن سعدی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە بەغدا میوانی منە. بەڕێز محەممەد زۆر بەخێر بیت. چۆن دەڕوانە سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان بە شیعە و بە سوننەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە تۆ و لە سەرجەمینەران. ئەمە سەردانێکی زۆر گرنگە چونکە ئێستا لە دۆخێکی ناهەمواردادا تێدەپڕین، چەندین ئالنگاری جیاواز هەیە. ئەم سەردانێکی زۆر گرنگە، دوو دۆسیەی جیاواز هەیە، دۆسیەی یەکەم دۆسیەی ئەمنیە و دۆسیەی دووەمیش دۆسیەی ئابووریە. گرنگترین دۆسی ئەمنیە بێگومان، چونکە خۆتان دەزان لە باکووری عێراقەوە هێرش هەیە لەلایەن تورکیاوە. بۆیە سەردانەکەی سەرۆک بارزانی دەبێتە هۆی ئەوەی کەوا هەموو کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بێت و قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی هەردوولا دەست پێ بکات. باشە، چاوەڕێ ئەوە دەکەم بە سەردانەکەی سەرۆک بارزانی و ئەو گفتوگویانەی کە دێنە ئاراوە ئەو دیدار و کۆبوونەوانی ئەمڕۆ سبەی ئەنجام دەدرێن لە چارەسەری کێشەکان نزیک ببنەوە. بڵێ ئەم سەردانە بێگومان چەندین پێشهاتی هەیە و دانوستانێکی زۆر کراوە پێشتر لە نێوان هەولێر و بەغدا و چەندین دۆسی هەبوو، دۆسی هەڵپەسێردراوە بوون، هەمویان گفتوگە و تاوتوێ کراون، هەندێکیان چارەسەر کراون. سەردانەکەی ئەمڕۆی سەرۆک بارزانی هەوڵی ئەوە دێتکەوە هەموو کێشەکان بەلاوە بندرێن و بۆ چوونی هەردوولا نزیکتر بکرێتەوە نێوان حکوومەتی هەولێر و حکوومەتی بەغدا بۆ ئەوەی بتوانرێت سەرجەم کێشەکان بەلاوە بندرێن و هەردوولا لەسەر چارەسەرکردنی کێشەکان ڕێککەون، بە تایبەتی ئەو هەرش و مەترسیانەکەەوە لە تورکیاوە ئاراستەی عێراق دەکرێت و ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێت. بۆیە هەوڵ دەدرێت گوتاری سیاسی یەک بخرێتەوە، گوتارێکی هاوبەش هەبێ لە نێوان هەردوولادا، هەردوولا هەڵوێستی تەواویان هەبێ لە بەرامبەر هەموو ئەو ئالنگاریانەی کەوا ڕووبەڕووی هەرێمی کوردستان و عێراق دەبێتەوە. لەبارەی ئەمیشەوە بێگومان هەڵوێستێکی گرنگ هەیە بۆ ئەوەی بتوانرێت لە بەرامبەر هەڕەشەکان هەبێ. ئەم سەردانێکی زۆر گرنگە، لە کاتێکی زۆر گرنگ بەڕێوە دەچێ. ئەگەر هەیە هەموو کێشەکانی هەردوولا بەلاوە بنرێن و پەرەیەکی نوێ بکرێتەوە و قۆناغێکی نوێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند دەست پێ بکات. حکوومەتی ناوەند لەوە تێگەیشتووەکەی دیکاتی ئەوەیە وەک خۆت گوتت پەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان هەڵبدەنەوە و پەیوەندیەکانیان بەرەو باشتر ببن؟ بەڵێ لە ڕاستیدا من ئاماژەم بەوەش کرد لە ڕێگەی کەناڵی ئێوەشەوە دەمەوێت ئاماژە بەو دەمکەوە قۆناغی ئایندە دەبێتە هۆی ئەوەی کەوە هەمومان ببینی سەرجەم کێشەکان چارەسەر بکرێن. ئەم سەردانەی سەرۆک بارزانیش وەکو ڕاوێش وەکو کەسێکی شیکەرەوە لەم بارەیەوە باوەڕم وایە 99 کێشەکان هەمویان بەلاوە دەنرێن، هەمویان چارەسەر دەکرێن. ئێستاش لێکنزیکبوونەوەیەکی تەواو هەیە، زۆربەی هەرە زۆری چەقبەستووی بەلاوە ئەندراوە. سەردانەکەی سەرۆک بارزانی دەبێتە هۆکاری ئەوەی کەوە هەموو شتەکان بەلاوە بنرێن، هەموو ڕوتیناتەکان بەراوە بنرێن، پەیوەندیەکان بەرەو پێش بدرێن لە نێوان بەغدا و هەولێر. زۆر باشە. بەڕێز محەممەد، ینی ئێستا لە کاتێکدا سەرۆک بارزانی سەردانی بەغدای کردووە کە لایەنە شیعەکان و سوننە شێندە نزیک نین لەیەکەوە. خۆتان دەزانن تا ئێستا پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق بە بەتاڵی ماوەتەوە، لەگەڵەوەشدا چەندین کێشەی ئابووری و ناوخۆیی هەیە. تا چەند سەرۆک بارزانی دەتوانێت لایەنە شیعەکان و سوننەکانیش نزیک بکاتەوە بۆ پێی کە لە پێکەنانی حکوومەتی محەممەد شیع سوودانی هەمووان پێکەوە ڕێکەوتون و چەندین خاڵ هەیە کە دەبوو جێبەجێ بکەن لە ماوەی کابینەکەی محەممەد شیع سوودانی؟ بڵێ بە شێوەیەکی گشتی کاتێک سەرۆک بارزانی سەردان دەکات وەکو چەترێک هەموو بۆچونە جیاوازەکان کۆ دەکاتەوە، هاوکات نوێنەری پەیوەندی نێوان شیعە و سوننەکانە و ئاگاداری قوڵی و گەورەی ئەو پەیوەندیەیە. بۆیە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەمەش یەکێکە لە دۆسیەکان بۆ ئەوەی بتوانرێت کێشەکانی ناو ماڵی سوننە چارەسەر بکرێت و هەموو ئەو کێشانە چارەسەر بکرێت لەبارەی
پەرلەمانەوە بۆ ئەوەی بتوانێت کەسێک هەڵبژێردرێتەوە وەکو سەرۆکی پەرلەمان لە چوارچێوەی ئەوەی کەوا هەماهەنگیشی باش هەبێ لەگەر حکوومەت چونکە دەرفەتێکی باش هەیە لەو بارەیەوە هاوکات برایانی سوننەش دەتوانن بۆچوونەکانیان یەک بکەن ئەوەش سەرۆک بارزانانی بێگومان دەتوانێت فراهەمی بکات هاوکات ئەم پرسە دەبێتە هۆی بەلاوانانی سەرجەم کێشەکانی نێوماڵی سونی و یەکگرتنەوەیان بۆ ئەوەی بتوانن کەسێک هەڵبژێرن بۆیە بە بۆچوونی من سەردانەکەی سەرۆک بارزانی بۆچوونەکان هەمویان لە یەکتر نزیک دەکاتەوە بەتایبەتی لە نێوماڵی سونی هەموو پێکاتەکان لە یەکتر نزیک دەکاتەوە بۆ ئەوەی کۆتایی بەم کێشەیە بێنرێت و کەسێک یاخود دوو کەس هەڵبژێردرێت و بچێتە ژووری هۆڵی پەرلەمان و کەسێک هەڵبژێردرێت وەکو سەرۆکی پەرلەمان. زۆر باشە ئەمڕۆ سەرۆک بارزانی لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق گوتی ئەگەر نیازێکی باشە بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوە هیچ کێشەیەک نییە چارەسەر نەکرێ و هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار نیەتپاکی و نیازی خۆی دەرخستووە بۆ بەغدا کە دەیەوێت کێشەکانی چارەسەر بکات لەگەڵ بەغدا ئەو نیەتە لە بەغدا دەبینن بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ بڵێ سەرچاوی کێشەکان کێشەی سیاسی نین ئەوانە کێشەی سیاسی نین بۆیە ئەوانە کاتێک ڕێککەوین بڵێن ئەمە کێشەی سیاسی نییە بێگومان ئاسانە چارەسەر بکرێ ئەو کێشەی کەوا لە نێوان هەولێر و بەغدا هەیە کێشەی هونەریە پەیوەندی بە سیاستەوە نییە ئەمە کێشەیەکی سیاسی نییە بۆیە ئەو کێشە فەنیەی کەوا هەیە ئەمە دەبێت چارەسەر بکرێت بۆیە بوونی سەرۆک بارزانی لە بەغدا دەبێت هۆی کردنەوەی پەرەیەکی نوێ بۆیە ئەم سەردانش گرنگە پێشتریش چەندین جار سەردان کرا بوو سەرۆک نێچیروان بارزانی بۆ بەغدا یاخود محەممەد شیاح سوودانی بۆ هەولێر چەندین کۆبوونەوە و دانوستان و کۆر کرابوو لەو بارەیەوە هاوکات حکوومەتی عێراقی ژمارەیەکی زۆر لە شایستەکانی بۆ هەرێمی کوردستان ناردبوو هەموو ئەمانە دەستپێشخەری گرنگ بوون هاوکات بۆچوونێکی تایبەت هەیە بە حکوومەتی سوودانیەوە بۆیە من وەکو چاودێرێکی سیاسی باوەڕم وایە ئەم کێشانە هەمویان دیاری کراون و لەگەڵ سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغدا ئەم کێشانە چارەسەر دەکرێن ئێمە ئەمڕۆ باسی ئەوەی دەکەین لە ڕێگەی کەناڵی ئێوە دەمەوێت بڵێم هەموو کێشەکان بەلاوە دەندرێن و کۆتاییان پێدەهێنرێت لەم ڕۆ بەدواوە باوەڕیشم وایە لە ئایندەدا خێردار دەبێ ئایندەیەکی باش دەبێ پەرەیەکی نوێژ دەکرێتەوە و لە هەرێمی کوردستان و عێراقیش پەیوەندێکی باش دەبێ و هەموو بۆچوونە جیاوازەکان لە یەکتر نزیک دەبنەوە زیاتر لەم ڕۆ بەدواوە لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردی و سونی و شیعە هەموو لایەک بۆیە باوەڕم وایە چەندین ڕێکەوتنیش لە ئایندە دەکرێت کە هەمویان پێکەوە لە ژێر ئیتلافی ئیدارەی دەوڵەت کۆ دەبنەوە. سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز محەممەد حەسەن سەعدین و سەر و شرۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵم بووی.